إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا. بەڵە خۆشەویستان لە تۆری دووەمی پرۆگرامەکەماندا دوو گەنجی دەنگخۆش و بەهرەدار لە شارۆچکە خۆشەویستەکەی چەمچەماڵەوە تەشریفیان هێناوە بۆ ستودیۆی پەیامی ڕۆژ. یخوا بەخێر بێن سەرچاوەکانمان. بێگومان بابەتی دەنگخۆشی چ لە مناجات و تەواشیحات و سرودی ئاینی چ لە بابەتی قورئان خوێندن گەنجانێکی زۆر سوپاس بۆ خۆی پەروەردگار سەرقاڵن پێوەی و بەهرەیان تیا هەیە و ڕۆژانەش ئەم بەهرانەی خۆیان ئەبدەیتەکەنەوە و گرنگی بەم بابەتادەن. ئێمە ئەمڕۆ میوانداری هەرێک لە بەڕێزان کاک شابان ڕەمەزان قورئان خوێن هەروەها فریاد جەمال بەهرەدارمان کردو. یاخوا بەخێر بێن بۆ سەدە. مامۆستا با لە جەناب تۆ دەست پێ بکەین. جەنابت لە کەیەکەوە دەستت کردووە بە قورئان خوێندن بە شێوازی دەنگخۆشی و چی بووە هۆی ئەوەی کە تۆ ئەم ڕێچکەیە بگری؟ ئەو فاکتەرانە ئەو هۆکارانە چی بوون کە تۆ خۆت لەم ڕێچکە و بوارەیە بدۆزیتەوە؟ پێشەکەی دەستان خۆشی ماوەسەدانە بۆ ئەم بەرنامەیە. ماوەسەدانە هەندێک جار هەندێک بابەت لە ژیاندا ڕوو ئەدەن لە بابەتی فێربوون، چ بابەتێکی لایەنی دینی بێ چ بابەتێکی زانستی بێ. کاتێککە دەچتە ناو بابەتەکەەوە کە خۆت ئەبینیتەوە لە فێربوونێکی باشا بیتە، هەندێک جار دەستپێکی لە خۆشی کارەکە دەستپێکت بیرچۆتەوە کە داخڵ ناو بابەتەکە بیتە. ئەلحەمدولیلا لە قۆناغی هەرزەکاریەوە کە توانم بڵێم لە پۆلی هەشتی بنەڕەتی ئەو کات ئێمە پێمانەوەی پۆلی دوی ناوەندی هەمیشە ماوەسەدانە بیرمە چەند جارێکە ئەمیز بانگ بدەم ینی دەم ناگەشتەوە بە مایک و مکەبەرەکە بچووک بووم. هۆکاری ئەم بڵێ فێربوونە یاخ هۆکاری ئەم حەزەکە بۆم دروست بوو لە قۆناغی هەرزەکاریە بەشێ لەو فێربوونانە بەشێ لەو حەزانە بۆمان دروست بوو لەو قورئان خوێندنەوەی کە ئێستا ناوبانگیان هەیە و کە بوونەتە هۆکاری بەرەوپێشچوونی بەشێکی باش لە گەنجان بۆ قورئان خوێندن. منەو کات بە دەنگێ زۆر کاریگەر بووم کە ئێستاش هەر هەموو جار بە مامۆستای خۆمی ئەزانم. ئەویش شێخ سەعەد غامدی بوو کە قورئان خوێندنێکی بەناوبانگە. کاتێککە گوێم لێگر لە خیاڵی خۆمە ئەمود ئەبێ ڕۆژێک بێت منیش بتوانم قورئان بخوێنم، یعنی ئەو کات هیچم نازانی، هەنی نەمەتوانی پیتێک لە قورئان بخوێنمەوە. بەڵام سوپاسی هەموو مامۆستاکانم ئەەکەم لە سەرەتای یەکەم مامۆستاوە تا کۆتا مامۆستا هەمیان مامۆستای من دوای خێران بۆکەم ئەوانەیەکە بوونە لەوانی کە تا ئێسش بەردەوام بووینە و دوعای خێریشان بۆکەین. سپاس. بچینە لای کاک فریاد بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونن. باسی ئەزمموی خۆزمان بۆ بکە بەڕێستان لە کێکەوە دەستان پێکرد.
بسم الله الرحمن الرحيم. سردا بناي خدا سپاسانەکەم بۆم دەرفەتە کە پێمانتان ڕخسان. من لە سەرەتای دەست پێکردنەوە ئەگەڕێتەوە بۆ 4 ساڵ پێش ئێساوەتە لە 2020ەوە من تێکەڵ بە قورئان خوێندون و ژیان لەگەڵ قورئانە بوومە. بەڕاستی یعنی ژیان لەگەڵ قورئانە تایبەتە کە تێکەڵە بی لەگەڵ، یعنی وەک ئەوە نیە ئێستا من باس ئەەکەم بۆ ئێوە هەتا وەکو تێکەڵ نەبی لەگەڵ نازانی. من لەو کاتەوە حوبی قورئان خوێنان و بوون بە قورئان خوێندن لە دڵمان گەورە بۆتەوە. سپاس بەخواتە ئێساش خەریکم وەک مامۆستا ئاماژەیان پێکرد، یعنی چەند کەسێک بوونەتە ئەوەی کە یعنی بنە مامۆستای من کە هانم بدەن زیاتر بچمە بەرەو پێش. وەک قورئان خوێن هەموو کەسێکە لە سەرەتاوە دەست پێ ئەکات پێویستە بە ڕێچکەی تەقلیدا بڕوە، چونکە سەرەتا دەست پێ ئەکات هیچ ڕێچکەیەکی تایبەت بە خۆی نێتا دەست پێکات، بۆی لە ڕێگای ئەم تەقلیدەوە ڕێگایەکی تایبەت ڕێچکەیەکی تایبەت بە خۆی دروستکات و هەموو کەسێک لە سەرەتاوە مامۆستایەکی تایبەت بە خۆی داعێنێت تاکو لە سەرەتاوە تەقلیدی بکاتەوە. من وە خۆم بە مامۆستا ڕاحەت شێخ ڕاحەت کوردی زۆر معجیبم لە سەرەتاوە تا ئێستاش هەر تەقلیدی ئەوەکەم لە کاتی قورئان خوێندن. زۆر باش سەرکەوتووی. حەزەکەین جۆمان لە دەنگی تۆش بزانین تۆش چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ خوێنی. سپاس دەکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يدعون إلى كتاب الله ليحكم بينهم ثم يتولى فريق منهم وهم معرضون. ذلك بأنهم قالوا لن تمسنا النار إلا أياما معدودات وغرهم في دينهم ما كانوا يفترون. فكيف إذا جمعناهم ليوم لا ريب فيه ووفيت كل نفس ما كسبت وهم لا يظلمون. مامۆستا شابان لە شارۆچکە چەمچەماڵ تا چەندێک گرنگی بە خوێندنی قورئانی پیرۆزە دەدرێ و تا چەندێک لە تەمەنە جیاوازەکانە هەوڵدەدەن بۆ فێربوونی قورئانی پیرۆز؟ وڵا لە شاری چەمچەماڵ جێگەی دڵخۆشیە بەڕاستی لە چاو ئەو کاتانی کە ئێمە فێرە بووین ئێستا لە چاو ئەو کاتە ینی گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە. ئەم هەموو ڕێکخراوانە، ئەم هەموو دەستگایانە، ئەم هەموو بارەگایانە کە بەردەوام دەرزی قورئان خوێندن و هەر لە مناڵەوە هەتا ئەوەکو گەورە هەم لە ئافرەتانیش کە خەریکی خوێندنی قورئانن و لە ناو علومەکانی شەرعیە الحەمدولillah بابەتی قورئان و گرنگیدان بە قورئان و گرنگیدان بە قیراعەت و الحەمدولillah زۆر پێوی خەریکن. ئەمە جێگە دڵخۆشیە. من ئەو کات سەردەمی خۆم کە بیدائی فێر ببووم لە هەموو بڵێ ناحی تەکیە و قەزای چەمچەماڵە دوو مامۆستا سێ مامۆستا نەبوو کە ئیجازەی قورئانی هەبێ. ئێستا الحەمدولillah لەواچە لە ناحەیەکە لە هەموو کۆڵانێکە ئێستا سوپاس بەخۆ لە هەموو کۆڵانێکە ینی ئەگەر 5 ماڵی خزم بێنن لە 5 ماڵەکە کەسە دوان هەرتیا سوپاس بەخۆ قیراعەت و ئیجازە و هەنی سوپاس بەخوا بەرە پێشونی باشی بەخۆی بینیوە. ئەمە جێگە دڵخۆشیە. مامۆستا شابان ینی بابەتێکی گرنگ بۆ مەسائلی قورئان بریتیە لە جوان خوێندنەوەی قورئانەوە پێوتێت تەجوید، زانستی تەجوید. تا چەند کەسێک کە ئەوێ یعنی کە تۆ خۆت بین تۆ سەرەتا کە فەرمووت کاتی گوێم لە سەعد غامدی بۆ من نەمزانیوە کەلیمەی قورئانیش بخوێنەوە، تا چەند گرنگە ئەوانەی کە هەستەکەن دەنگیان خۆشە و وەکو کاکە فریاد لەو تەمەنەوە حەزەکەن ژیانیان ئاوێتە و تێکەڵاو بێ لەگەڵ قورئانی پیرۆزە کە ژیانێکی زۆر تایبەتە وەکو کاکە فریاد ئاماژەی پێکرد لەوەچێ نەتوانی بە زمان بەوتن وەسویکەی تا ئەو چێژە خۆت هەستی پێەکەی. تا چەند گرنگە گەنجان و قورئان خوێنان و ئەوانی دەنگیان خۆشە گرنگیەکی لە ڕاددە بە دەربدەن بە بابەتی جوان خوێندنەوەی قورئان و تەجوید؟ مامۆستا دانا مەسایلی تەجوید بابەتێکی زۆر گرنگە. ینی من ئەگەر تەجوید نەخوێنم تەنها بە گوێگرتن لە قورئان خوێنێک فێری قورئان بم، ئەم قورئان خوێندنە دوجار من بۆ مامۆستایەکی ئەخوێنم هەڵە زۆر ئەەکەم
چونکە بەشێ لە ئەحکامەکان من نەم خوێندووە تەنها گوێم گرتووە بە گوێگرتنیش لەواچێ لە وشەیەک و بۆ وشەیەکی تر بگۆڕێ یاخود لە شوێنێک و بۆ شوێنێکی تر بگۆڕێ بەڵام کە تۆ بابەتەکانت بە تەجوید خوێن لای مامۆستایەک بە وردی لە بابەتەکان ورد بوویتەوە لە هەر شوێنێکی قورئانە ئەگەی بۆ ئەحکامە هەر تۆ خوێندوتە لێ ئەزانیت هانی گرفتە بۆ دروست نابێ بەڵام ئەگەر تەنها بە گوێگرتن بێ هەندێک جا هەڵە ئەەکەی و بەشە لە قورئان خوێنەکانیش کە خۆمان ئەیزانین لەواچێ لەبەر ئەدای ئاوازەکە و لەبەر ئەوەی دەنگە خۆش بێ هەنەجار لە مەخرەج و لە صفاتی پیتەکان لا ئەدا هەنی بۆ نمونە ئێمە مەدێکمان هەیە کە لە ڕووی تەجویدیەوە دوو حرەکە بێت درێژکرێتەوە سە بۆ نمونە ئێمە وشەیەکمان هەیە مەئابە بۆ نمونە لە کۆتایی ئاەتی 39 بۆمە چۆنە خوێندرێتەوە لەبەر خاتر مەقامەکە ڵە چی فمن شاء اتخذ إلى ربه مآبا ئەم درێژکردنەوە نابێت ئەگە کەسێک خوێندی بێتی درێژی ناکاتەوە فمن شاء اتخذ إلى ربه مآبا تا هەنی کەواتە تەجوید ماوەسەدانە زۆر زەرورە هەنی پێویستە هەر کەسێک سە بۆمە تایبەت خۆی تایبەتەکە بۆ قورئان خوێندن ئەبێ بیری لای ئەوە بێ کە دەرزێکی تەجویدی هەبێ چکە بەبێ تەجوید قورئان خوێندن دوجار بێتاقەت ئەکا چکە ئەوە خەڵک پێتەڵێ ئەمەد باش نەبوو ئەمەد باش نەبوو ئەمەیان جوان نەبوو ئەم هەموو سەرکۆنێژ دوجار حەز بۆ قورئان خوێندنەکە نامێن ڕاست کاکە فرێد با بێمەوە لای بەڕێستان باسمان لەوە بۆ بکە بەڕێزتان لەگەڵ ئەوەی کە ینی ئەو بەهرەیەتان هەیە ئێستا و ماوەی 4 ساڵە خەریکن تان چەندێک گرنگیتان بە زانستەکانی تەجویدیەوە یان ئەو وانانە چین کە ئەی خوێنی لەگەڵ قورئان خوێندنە بەڵێ هەموو قورئان خوێنێکە لە سەرەتا دەست پێکات کە ئەوێ قورئان بخوێنێت یاخود لە داهاتوە بێتە مامۆستایەک تاوەکو چەند تەلەبەیەکی بێت پێویستە لە سەرەتا بچێتە بەر خوێنی قورئان دواتر بەر خوێنی تەجوید دواتر قیرات و پلەکانی تر یعنی لەسەر هەموو کەسێک پێویستە کە تەجوید بخوێنێت چونکە وەک مامۆستا ئاماژەی پێکرد تەجوید یعنی جوانکردنی قورئانە جوانترکردنی قورئانە واتە لە کاتی دەرچوونی مەخرەجێک هاتە کاتێک کە بێ تەجوید قورئان خوێنە دواتر ئەچیتە بەر خوێنی تەجوید یعنی فەرقێکی زۆرەکە یعنی هەر لە خۆتۆ سیرت پێ دێت کە تۆ چۆنها قورئان خوێندنەوە خۆشی چۆن هەیە یعنی لە هەندێک شوێنە تۆ بە شێوەیە خوێندەوە لە ڕاستی شاوانە بوو مامۆستا شەڵەتی ناگرێت چونکە تەجوید نەخوێنە بێ تەجوید و قیرات بەڕاستی ڕوحی قورئان باشە چەندێک کاتە تەرخان کرۆ بۆ فێربوون یان کاتێکی دیاریکراو هەیە لە هەفتەکە بڵێ ئەوەندە خەریکی قورئان خوێندن و فێربوونم وەڵی وەک کاتی دیاریکراو ڕەنگە کاتێکی دیاریکراوی بەڵام بە هەر زۆر جار بەدەم ڕێگاوە ینی لە ماڵەوە لە کات دانیشتنا هەر قورئان خوێندن هیچ کاتێ بەزایە هیچ کاتێ بەزایە مامۆستا شاوان با گوێمان لە هەندێک لە قورئانی پیرۆز بێت لە هەندێک ئاەت بە دەنگی جەنابتان فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا يوم ترجف الراجفة تتبعها الرادفة قلوب يومئذ واجفة أبصارها خاشعة يقولون أئنا لمردودون في الحافرة أئذا كنا عظاما نخرة قالوا تلك إذا كرة خاسرة فإنما هي زجرة واحدة فإذا هم بالساهرة هل أتاك حديث موسى مامۆستا شاوان وا وردە وردە خۆی گەورە تەمەن بە لە ڕەمەزان نزیکە بینەوە بێگومان ڕەمەزان مانگی قورئان لای هەمووان ئاشکرایە و لە ئاینی پیرۆزی ئیسلامیشە زۆر گرنگی پێدراوە
تا چەند گرنگە لە مزگەوتەکانە خۆرزانی دەنگخۆشی بەهرێ مرج نییە هەموو کەسێک و هەموو مامۆستایەکی ئەینی دەنگی خۆش بێ تا چەند گرنگە لە مزگەوتەکانە ئەو نوێژانی کە جەهرین بە دەنگی بەرز ئەخوێنرێن وەکو بەیانی وەکو ئێوارە ئیشا تەراویحەکان مامۆستایانی ئاینی ڕێ بدەن بەو گەنجانی کە دەنگیان خۆشە پێش نوێژەکان بکەن کە لە زۆرێک لە مزگەوتەکان سوپاس بەخوا ئەمە بەدیەکرێ تا چەند گرنگە خەڵکانی دەنگخۆش لە مزگەوتەکانە هەم قورئان بخوێنن هەم ئەمان بانگەکان بڵێن. مامۆستا دانا دووبارە گەڕێنەوە بۆ ئەو بەراوردەی کە باسی سەردەمی فێربوونی خۆمەکەم لەگەڵ ئێستا ینی من ئەو کات مامۆستا دانا کە بڵێ لە مێشکی منە خۆم خوێندبووەوە کە ئاواز و کە خوێندنەوەیەک و کە خۆم بە ئەهلی قورئان ئەزانی هەنی حەزم ئەکە ڕۆژە لە ڕۆژان مامۆستای مزگەوتەکە ناتە تا من بچمایەتە پێشەوە هەنی حتا هەندێک جار ڕێگری ئەوە ئەکرا کە بانگیش بدەین ئێتە بە هەر هۆکارێک و بە هەر فکرێکی خۆیان یان هێشتووە ئێمە نایزانین بەڵام حەزمان ئەکرد ڕۆژە لە ڕۆژان مامۆستا نەهاتە تا ئێمە بچنایەتە پێشەوە بەڵام ئەلحەمدولیلا ئێستا ئەوش گۆڕانکاری بەسەر هاتووە هەنی من باسی خۆم بکەم مامۆستای مزگەوت هەبووە تەلەفۆنی بۆ کردوم من ئەم ئەیوارەی لە داوەتیەکەم لە کارێکیم ناتوانم ئەوە تۆ ئاگە لە مزگەوتەکە بێ یان مانگی ڕەمەزانان ئەلحەمدولیلا من وا بۆ 4-5 ساڵ ئەچێ کە لە مانگ ڕەمەزانانە پێشنوێژیمان هەیە بەڵام پێشتریش هەم ئەم ئەدا و سەوت و شێوازی قورئان خوێندنەمان هەبوو بەڵام جۆرە لە جۆرەکان ڕێگەیان نادا بەڵام ئەلحەمدولیلا ئێستا ئاسانکاری کراوە هەنی مامۆستای مزگەوتەکان خۆیانن بە باشی ئەزانن کە گەنجەکان لە پێش بن بۆیە ئەگەر مامۆستایەکی ئاینی لێرەشەوە گوێی لێمانە ینی بۆ قیامەتیشی ئەجێکی زۆر گەورەیە ئەگەر خۆی ئەو ئەداییتیان نەبێ لەواچێت نەخۆش بێ قورگی تەواو نەبێ زۆر بۆ قیامەتیشی باشە کە گەنجە بکاتە پێشەوە بۆ نوێژخۆنەکان لە دووە ئەکید مامۆستا ینی تۆ جار وایە مامۆستا کەسێ لەواچ تازە ئەهلی مزگەوت بێ من ئەمە خۆم گوێم لێ بۆ لە خەڵک مامۆستادانە لەواچێک کەس وتی بدەم لە مزگەوتە نوێژ هەر ناکەم لەبەر ئەوی نوێژی مامۆستاکە زۆر ناخۆش بوو لەبەر ئەوەی ینی نازان بێزار کرد بوو بەس تۆ خەیاڵ بکە ئەگەر قورئان خوێنێک دەنگخۆشێک لە پێشەوە بێت حەزەکە نوێژەکە تەواو نەکە هەنی بیرفات جار واژەیە کە کەسێک بانگی داوە بانگی زۆر خۆشی داوە هەنی تێبینیمان کردووە ڕیزی مزگەوتەکە قەڵەباڵغ بووە لەبەر بانگەکە خەڵک زیاتر چۆ بۆ پێشەوە بەڵام کاتێک بینی کە کەسێکی بەتەمەن لەواچ نەخۆش بێ لەواچ قورگی وەک پێویست نەبێ و بەشێکیشیان ڕێگریەکەن لەوەی گەنجەکان بانگ بدەن ئەبینێ و مزگەوتە کزە ینی نوێژخۆنانی کزە ینی پێوی دیارە کە ئەمە هۆکاری بانگدان و پێشنوێژەکەیەکە خەڵکەم ترەچێ بۆ مزگەوتە باس مامۆستا شابان پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ دەفەرمێت خيركم من تعلم القرآن وعلمه بيقمان بشكل لفير بنوي كمروف سر رايك خوي فير بك ساين تريش فير بكام علم بجوازته وبوي هم خوش عرضات ربي همش خير وبعدش تكي دس بكي أو تاشنا جرينجيتان بودا بوي كنجاني ترجعوا لأيو كان لبرسان لا الحمد لله ما وصي برزيم اللي سرتاي درزبوني كدس ما دعوة القرآن خدن هم تلبوا بينها ما وصاش بينا يعني أو إما وافر كلا لما وصاكاني خمانوا أقل ما وصي خمان لا بري قرآن ما بخندايا وافر كرين أم لا برا قرآن بجينين شو من نابي أم لا برا تنها في بنا كبو خوان بيتو كسي بنعمل سلة من نجري يعني لقناغ كان يجاني خمانة شل قناغي ناوندي خندمانة شل قناغي آمادي وزانكو الحمد لله ببي قناغ كان يعني تلبي خمانة بوا لقال أوش خوش مع تلبي بينا يعني بيستشوا يمر تلبينو بيستشوا تلبش معناه كما زوجة قد الخوشية ويك لو خلاني كواي كلهم بردوام نسق قرآن خن بردوام بين. جزاك الله كاكا فرياد. السجنجي كي زور هن لتمني تويا. لو أنا سرقالي بابتانك بن كيش إستفادة هم بيناجين الشو تادرن بديار سمارت فون كاني دستيانا وبديار تيك توك وإنستغرام وسناب شات وفيسبوك وتركو ملايتي كان مشغولا. تو أم بابت شون رخصتوا وتو ئامۆژگاری داوات لە گەنجانێک کە لە تەمەنی خۆتان لەم بوارەیە چی بکەن یعنی ئەتەوێت چی بە گەنجان بڵیت بەڵێ ماڵسەیان بوونی قورئان لە ژیاندا هاتە بەرەکەتە کاتە کاتەکانتەوە بەس دیانی ئەتوانی کات یعنی بۆ ئەوەش دانیت و بۆ ئەمەش دانی یعنی خۆی بەرەکەتە کاتە کاتەکانتەوە يعني هاد جمعة لو فرمودية بك فرمي أهل القرآن أهل الله وخاصته حتى أهل خايف جورا فرمي من
كسوكارم نيا بلام أهلي من أهلي قرآن فاتا أهلي قرآن بس دي يعني زور كشغلن بوهي مكتب وياخذ بيشو كسابته بما ناكريا قرآن بخين يعني زور بركات اللي كانت يعني بركتك بخشة بكات كانت يعني خوي كات أكاتو بو أوي بيت جيانتو باش بيام تجيبوا هاو تمنا كامل بيام موي والله إن شاء الله أوي كدسي بينا كردو دس بيبكا أوي كدسي شي بيكردو بردوام بيتشكا زرر ناكا أي بيرجونا توزكتر القرآن ما باش بيزوي قرآن خاني يك فرسيار توش لقل بانا بينت هي يعني زياتر لقل قرآن يعني بيجوي دس كم بقرآن خاندن وتجويد وقراءات هر بانج ماذا هر لسرتها بلان كدسم كرب خاني قرآن يتر تجويد وقراءات زياتر حزم ملا قرآن كيا بانج صدقنا باورما أوي هاي قرآن بخاني هر بانج شدا يعني كمينيك معني بس جنجي ببانج بده يعني لبال بانكيا باورما قرآن خانيش بي يعني دكاك في الصداوي هونيا خان شناتي كقرآن ما بفخانه أعوذ بالله من الشيطان الرجيم قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير تولج الليل في النهار وتولج النهار في الليل وتخرج الحي من الميت وتخرج الميت من الحي وترزق من تشاء بغير حساب لا يتخذ المؤمنون الكافرين أولياء من دون المؤمنين ومن يفعل ذلك فليس من الله في شيء إلا أن تتقوا منهم تقاه ويحذركم الله نفسه وإلى الله المصير. أمس شابان إنما باسمان لقل كاكفرات باسمان لتوركم الله كان كرد خو اشتوانین ئێمە تۆڕە کۆمەڵایەتیەکان و پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیا بە شێوازێکی باش بەکاربین بۆنمونە لەم سەردەمایە تا چەند ئێوە هەوڵتان داوە چەناڵی تایبەت بە خۆتان هەبێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و شێوازەکانی قورئان خوێندن و بانگدان و قورئان تۆمارکردن و بڵاوکردنەوەی لەم بوارەیە ئیهتیمام پێ بدەن. ماوە سەدانە وەڵام مەسائلی بڵاوکردنەوەی قورئان لەواتە ویستی خۆمان لەسەری بێ بەڵام ئەو ئامێرە پێشکەوتوانەی کە ئەدایەکی جوان و سەوتێکی ساف و ئیکۆ و لەواتە لە توانای ئێمەیان نەبێ تەمان بە موبایلی ئاسایش لەواتە ئەم جۆرە نەکرێ ئەو قورئانخوێنانی کە ئێستا ناودارن و لە کوردستان و لە دەری کوردستانیش هەمیان بە کامێرەی زۆر باش خەریکە تۆمارکردین دەنگیانن هەن یەکێک لە گرفتەکان من وەکو خۆم کە تا ئێستا بڵاوکردنی قورئانم هەیە ڕاستی بەڵام ئەوەی کە زۆر بڵاو نەبووتەوە کارەکە ئەوەیە نەمتوانێ لە ڕووی کامێرێکی باشەوە دەنگ تۆمار بکەم و نیەتشمە ئینشاڵڵا ئەگەر شوێنێک و کامێرەیەکی باشە بێ دەست بکەم بە بڵاوکردنی قورئان خوێندن. زۆر باشە حەزەکەین ئەگەر پێت خۆش بێ و سەوتت یان قوڕگت مساعدەتکە بانگێکیشمان بۆ بخوێنیت خراپ نییە. وڵاتر بانکان چەند جۆرێکی بانگمان خوێندووە خۆت زۆرت پێ خۆشەوە. وڵا بانگێکی عێراقی هەر زۆرجار لە مزگەوتان بانگە عێراقیە دەم بە تایبەتی پیرە پیاوان حەزیان لێیە چونکە بانگی سعودی کەمە درێژوانەیە ئەختیارەکانی لێمان تووڕا بناڵێن مانگە هەر تەواو نەبوو بەسکە بانگێکی عێراقی بێ درێژش بێ کێشەیان نییە بۆ من ئەم بانگە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر
أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. جزاك الله. هونیا خان بام لێرۆشتە بە بینەران و بیسەران بڵێن ینی دەرگای کەناڵی ئاسمانی پەیام و بە تایبەت پرۆگرامی پەیام ڕۆژ کراوێ بەڕووی هەموو ئەو گەنجانەی کە دەنگیان خۆشە قورئان بانگ سرود تەواشی حال لەو بارانەیە ئێمە لە ڕێگەی پەیامنەرەکانمانەوە بێ لە ڕێگەی پێشکەشکارەکان و لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی پەیامەوە هەیە هەر گەنجێک داوا بکە و پەیوەندیکە ئێمەی خێنە سەر و سەرچاومان کۆتایی هاتووە بەڵام حەزەکەم خیتام و هومیسک بە چەند ئاەتێکی کورتیش بێ کاکە فریاد کۆتایی بم تەوەرێ بێن و ئیتر ئێمە کۆتایی بە تەوەرەکانی یەخوا بەخێر بێن دووبارە خۆشحاڵ بن ڕاستن. أعوذ بالله من الشيطان الرجيم مثلهم كمثل الذي استوقد نارا فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم وتركهم في ظلمات لا يبصرون صم بكم عمي فهم لا يرجعون أو كصيب من السماء فيه ظلمات ورعد وبرق يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت والله محيط بالكافرين.